لە ئولکەی عشقەدا بێ چوونە سەردار، بە ئاسانی مەزانە بوونە سەردار. هەیە گەر عشقی سەودا سەری لەسەر تا، بکە مەشقێ لەوانەی چوونە سەردار. خۆشەویستان بەڕێزان، ئەم کاتتان باش. سڵاو لە ئێوەی ئازیز و لە ڕێگای ئێوەشەوە. سڵاو بۆ خەڵکی خۆشەویستی کورد و کوردستانیانی دەلال لە نێوخۆی وڵات و لە هەندەران. باشی و تەندروستی و بەکەیفیتان ئاواتی نەگۆڕمانە. بەخێر بێنەوە بۆ بەشداریکردن لە بەرنامەیەکی دیکەی بەرنامەی حەوتوانەی شێعر و ئەدەب لە تاراوگە. پێخۆشحاڵین کە قەدەر هاوکارمان بوو بۆ ئەوەی ئەم ئێوارە هەینیەش لە خزمەتی ئێوەی دەلال و بەرکەفی دابی. ئازیزان، بەرنامەی شێعر و ئەدەب لە تاراوگە بە پشتیوانی ئێوە و لە ڕێگای بەشداریکردنتان بەردەوامە. بەبێ ئێوە چ تشت نامەشێ. کەوایە لە ڕێگای شەیر و بڵاوکردنەوەی بەرنامەی ڕاستەوخۆی شێعر و ئەدەب لە تاراوگە با هەمومان وەک ئەرکێکی مرۆڤی و نەتەوەیی سەرنجی خەڵکێکی زۆرتری بۆ لا ڕابکێشین. پێم وایە نەتەوەیەک دەگاتە قۆناغی ڕزگاری و پێچووخەمی ئەو ڕێگایە کاتێک تێپەڕ دەکات کە بگاتە پلەی هۆشیاری ڕۆشنبیری. جا یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی ئەم بەرنامەیە بە پێی توانە بە جێگەیاندنی ئەو ئەرکە پیرۆزەیە. ئازیزان، لە داهاتوودا دیوارێکی فەیسبووکی هەر بە ناوی ئەدەب و تاراوگە دەکرێتەوە و لەمڕۆ بەولاوە پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانمان لەسەر یوتیوبیش هاوکات بڵاو دەبێتەوە. ئازیزان، لە دیمانەی ئەم ئێوارەماندا لەسەر مژاری فەلسەفەی هونەر و هەڵکشانی شێعر دەدوین. ئایا بەڕاستی هونەر چییە؟ ئایا هونەر لە سادە و ساناترین تاریفی خۆیدا بەو کار و ئاکار و کردەوانە دەڵێن کە ئێمەی مرۆڤ لە ژیانی ڕۆژانەماندا ئەنجامیان دەدەین؟ ئایا ئەنجامدانی هەڵس و کەوتی ژیانی ئاسایی ڕۆژانەمان دەکرێت فەلسەفەیەکی ماناداری لە پشتەوە بێ یان نا؟ یان نا ئەگەر قوڵتر بەناخی ئەم بابەتە ئاڵۆزەدا ڕۆبچین، پێمان لە تای ماناگەلێکی بەرفراوانتری دیکە دەدا و ئەو کات هونەر دەبێتە تێڕامان و هزرین، هەزکردن بەبوونی دیارەکان و دیتنی ویستەکانمان. یان نا هونەر پەیوەندی بە شێوازێکی هاوبەشەیە کە ئێمە لە ڕێگای هونەری هاوبەشەوە ئەزموونی جیهانی پێدەکەین. لە حاڵەتێکی ئەوتۆدا ڕەنگە هونەر بۆ زۆر کەس و گەل و نەتەوە قیمەت و نرخی کەسایەتی تایبەت بەخۆی بدێنێ. ئایا ئەم جۆرە پەیوەندیە چ چەمکێکی هێندە گەرمە کە مرۆڤ ناکارێت بە تەنیا لە ڕێگای وشەوە وێنە و وێنای بکە. بۆیە ئەوە دەڵێم چونکە وشە بە تەنیا بۆ وێنە و وێناکردنی ئەم مەفهومە کافی نییە و تینوێتیمان ناشکێنێ. هەر بۆیە دەبێت لە ئامڕاز و کەرەستەگەلی دیکە بۆ بەرجەستەکردنی هونەر و فەلسەفەی هونەر کەڵ وەربگرین. ئایا شێعر وەک هەڵچوونی خەیاڵی خەونێک کە لە خەیاڵەوە دەڕسکێ و لە ڕێگای هونەری زمانەوە دەڕێسێندرێ، جێگای لە چ پلەیەکی هونەریدایە کە باز لە فەلسەفەی هونەر و هەڵکشانی شێعر دەکرێ ئیستاتیکا واتە جوانیناسی لە کوێی زمان و پەیکەردا جێدەگرێت.
بەرهەمێکی هونەری کارێکی چێکراوی دەستکردی دەستی خودی مرۆڤە کە لە شتێکی خۆڕسکی سروشتی جای دەکاتەوە. بە کورتی ڕەنگە ئاوابوونی خۆر لە ئێوارەیەکدا واتە خۆرئاوابوونێک دیمەنێکی هەتا بێژی جوان و دڵڕفێنی بێت، بەڵام جوانی ئەم سروشتە خۆڕسکە ناتوانێت وەک بەرهەمێکی هونەری چاو لێ بکرێت، یان ڕەنگە پارچەدارێک خودان فرەدایەنی جوانی بێت، بەڵام لەبەر ئەوەی کە ئەم پارچەدارە دروستکراوی دەستی مرۆڤ نییە ناتوانن وەک بەرهەمێکی هونەری چاوی لێ بکرێت. بۆ تاوتوێکردنی ئەم بەرنامەیە واتە فەلسەفەی هونەر و هەڵکشانی شیعر میوانداری بەڕێز کاک عیرفانی ڕێهنمون، شارەزای بواری فەلسەفە، ڕووناگیر و هەڵسوور و چالاکی سیاسی کوردمان کردووە کە سەرەتا زۆر بە خێراتنی کاک عیرفان دەکەین و زۆر زۆر سپاس بۆ قبوڵکردنی ئەم بانگێشتنە. کاک عیرفان زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ هاوڕێ بەڕازانەی کە گوێگرمان دەبن. کاک عیرفان بە پرسیاری بە یەکەم دەستپێکی پرسیاری یەکەم، وەک بەڕێستان دەزانن باس و دوان لەسەر چەمکێکی فرەڕەهەندی وەک فەلسەفەی هونەر و هەڵکشانی شیعر هەروە سانە و سادە نییە. پێشەوەی کە بپرسم فەلسەفەی هونەر چییە؟ خودی فەلسەفە یانی چی؟ بۆ ئەوەی باشتر لە جەوهەری زاتی واتای خودی هونەر پێ بکەیت، دەکرێت سەرەتا بۆ ئاسانکاری و تێگەیشتن لەو چەمکە بۆ ئێمە و سەرجەم بینەران و بیسەرانی بەرنامەی شێر و ئەدەب لە تاراودا باز بکەیت کە خودی فەلسەفە یانی چی؟ فەرموو کەرەم. لە ڕاستیدا چەندێک خودی فەلسەفە ئاڵۆز و فرەڕەهەند و سەختە، پێناسەکردنی فەلسەفەش هەر بە هەمان ئەندازە سەختە، بەڵام لە نێوان ئەو دەیان و سەدان پێناسەیەی کە لە فەلسەفە هەیە، ئەوەی کە من بەدڵماوە پێم وایە پێناسەیەکی پڕاوپڕە بۆ فەلسەفە ئەوەیە کە فەلسەفە هەوڵێکە بۆ ئاگایی پەیداکردن لەسەر دۆخی بوونەوەرەکان لەو ڕوەوە کە هەن، نەک لەو ڕوەوە کە ماهیەتیان یا تایبەتمەندیەکانیان چییە. بەو مانایە ئەتوانین بێژین کە فەلسەفە معریفەتێکە، زانست نییە، فەلسەفە معریفەتێکە کە بابەتی سەرەکی فەلسەفە بوونە و لە بوون دەکۆڵێتەوە. ئەنێ لە وجودیەت مەبەستەوەیە فەلسەفە لە بوون دەکۆڵێتەوە، فەلسەفە لە دۆخی بوونەوەرەکان دەکۆڵێتەوە لەو ڕۆوە کە هەن، نەک لەو ڕۆوە کە تایبەتمەندی یا ماهیەتی ئەم بوونەوەرانە چییە، کە کاتێک دەچینە سەر ماهیەت یا چۆنایەتی باز لە تایبەتمەندیەکانی بوونەوەرێک دەکەین، ئەوە دەچینە ناو زانست. بۆ نمونە باز لە تایبەتمەندی بەرد بکەین، ئەوە چێتە ناو مەسەلەن زانستی فیزیک، یا باز لە تایبەتمەندی مەسەلەن مولوکول بکەین، دەچێتە ناو زانستی مەسەلەن شیمی. بەڵام خودی فەلسەفە باس لە خودی بوون ئەکا وەک ئەوەی کە هەیە، نەک وەک ئەوەی کە تایبەتمەندی ئەم بوونە چییە و ماهیەتی چییە. لە ڕاستیدا بوون ئەتوانین بێژین بابەتی سەرەکی فەلسەفەیە. دیارە بۆ تێگەیشتن لە هەر بابەتێکی ئەدەبی یا هونەری یا زانستی سیاسی و گەرەکە مرۆڤ سەرەتا پێشینە یا مێژووی ئەو لە قەلە زانستانە بزانێت، وەنێم ئەو مەفهومانە شیکرابێتەوە بووین. هەرچەند تێکدارە مەفهومێکی تایبەت بەخۆی هەیە و فەلسەفەیەکی تایبەت بەخۆی هەیە. بۆ نمونە فەلسەفەی سیاسەت، فەلسەفەی زانستی ماتماتیک، فەلسەفەی کۆمەڵاسی، هەتێباتە فەلسەفەی هونەر، ئەوەی کە بابەتەکەمان لەسەر ئەوەیە کە دیبەیتەکەمان لەسەر فەلسەفەی هونەر و هەڵکشانی شێعرە. فەلسەفەی هونەر لە ڕوانگەی جنابەوە کە باسی فەلسەفە کرد، فەلسەفەی هونەر یانی چی؟
واتە گرنگی بابەتی هونەر چییە و گرنگەکەی لەکوێدایە کە زۆربەی بیرمەندان و فیلسۆفانی چاکەکانی ڕابردوو ئێستاشی لەگەڵ تا بێ بەردەوام لەسەر ئەم چمکە دەدۆن و دەدوێن و جیاوازی بیر و بۆچوونی جاجایە مەبەستمەوەیە فەلسفەی هونەر. بەڵێ بابەتی سەرەکی فەلسفەی هونەر لە ڕاستیدا جوانیە و لە ناو دەستگای فەیلسوفە گەورەکانی هەر لە ئەفلاتونەوە تا دەگاتە ئیسپینوزا و هێگل و مارتین هایدگر وەکو ئەم فەیلسوفانەوە هەروەها نیچە ئەم پێنج فەیلسوفە گرنگە فەلسفەی هونەر جێگەیەک و پێگەیەکی گرنگی هەیە کە من لەم باسەی ئەم شەودەوە زۆرتر باس لە ڕوانگەی هێگل ئەەکەم لە فەلسفەی هونەرە کە زیاتر لە هەموو فەیلسوفەکانی هونەر قوڵ بۆتەوە لە مانای فەلسفەی هونەر و فەلسفەی هونەر چییە و لەقەکانی چین و ئەم لەقانە کامی بەرزترە کامی نزمترە باسی لێ دەکەم وە لە دواتردا کە باسی هێگل تەواو دەبێ هەوڵ دەدەم بۆچوونی مارتین هایدگریش لەسەر هونەر باس بکەم. لە ڕاستیدا هەم لە بۆچوونی هێگلدا و هەم لە بۆچوونی مارتین هایدگردا هونەر جۆرێکە لە ڕامان واتە هێگل لەسەر ئەو باوەڕەیە کە کردداری ئاوەس کە لە خۆگری ئایدیاکانە کە جوانی چەمکی جوانیش یەکێک لە ئایدیاکانە کردارێکی جوانی ناسانەیە یعنی ئەساسەن ئاوەز کە ئایدیا لە خۆ دەگرێت کردارێکی جوانی ناسانەیە و حەقیقەت و چاکە تەنیا لە جوانیدا ڕەنگ دەدەنەوە و فەیلسوف دەبێ بە هەمان ئەندازە کە خاوەنی بە هەمان ئەندازەی شاعیر و هونەرمەند کە خاوەنی تەڕی و تازەییە لە زماندا دەبێ فەیلسوف پیش وەکو هونەرمەند و شاعر خاوەنی ئەو تەڕی و تازەییە بێ لە زمانە. دیارە ئەم بۆچوونەی هێگل کەمتر ڕەنگە خودی هێگل بگرێتەوە چونکە فەلسفەی هێگل فەلسفەیەکی زۆر وشکە بەڵام ئەم تایبەتمەندیە کە هێگل باسی دەکات کە دەبێت زمانی فەیلسوف زمانێک بێت وەک زمانی هونەرمەندەکان وەک زمانی شاعران زمانێکی تەڕ و تازە و پاراو بێ زیاتر ئەوەی ئەمە لە فەلسفەی نیچا دەبینن کە ئەوە باسێکی دیکەیە. بە بڕوای هێگل هونەر بانترە لە جوانی سروشتی هەر ئەوەی کە جەنابیشە لە پێشەکیەکە باست کرد ئەوە مەسەلەیەکی گرنگە بەو مانایی کە هونەر لاساییکردنەوەی سروشت نییە بەڵکو هونەر ئافرێنراوی ڕۆحە و سەر لە نوێ ئافراندنەوەی جوانیە هەرەوەی کە باست کرد مەسەلەن خۆر ئاوابوونێک تابلۆیەکە بەڵام ئەم تابلۆیەکی هونەری نییە چونکە ڕۆحی سۆبژکتیڤ و ڕۆحی ناسکار لێرەدا دەخاڵەتی نەکردووە بەڵکو ئەمە ئەمرێکی سروشتیە بەڵام کاتێک کە هونەرمەندێک ئێستا مەسەلەن بۆ نمونە نیگارکێشێک دێت نیگارێک دەکێشێت دەبێ ئەو ڕۆحی ناسکاریە ئەو ڕۆحی سۆبژکتیڤە تێیدا ڕنگ بداتەوە و سەر لە نوێ ئەو تابلۆیە دروست بکاتەوە کە مەسەلەن بۆ نمونە دەتوانی کە انتزاعی ترین مەسەلەن لە نیگارکێشیدا انتزاعی ترین تابلۆکان یا نیگارکێشی ئەمە لە مەسەلەن لە پیکاسۆ دەیبینین کە زۆر دوورە لە خودی سروشتەوە تەنانەت ئەو نیگارانەی کە لە مرۆڤ کێشاوێتی دوورە لە سروشتی خودی مرۆڤ یعنی لە لاساییکردنەوەی هەیکەلی یەکدانە مرۆڤ نییە بەڵکو ئافراندنەوەی سەر لە نوێ ئافراندنەوە بەرهەمهێنانەوەی خودی مرۆڤە لەو ڕوەوە جوانی هونەری زادەی ڕۆحی سۆبژکتیڤ و ڕۆحی ناسکارانەیە واتە ئاکامی کردداری ئاوەزە و لەم ڕۆوە ئافراندنی هونەری و جوانی هونەری لە جوانی سروشت و باڵاتر و بانترە. بەڵێ ئاماژە بە شتێکی باشدا مەسەلەی ڕوانگەی هێگل
نیچە دیارە بە خۆزانی هایدگر حەسەن نیچە وەکو دەست بوتووەتەوە لە قەیدی حیاتی خۆیان و پاشان ڕوانگەی خودی هایدگر ئەوەی کە باسی ئەو تابلۆتێکە تابلۆیەکی ئێوارە کە مەسە خۆر ئاواییەک کە خۆر ئاوا دەبێ ڕەنگە کەسێکە هونەری نەخشاندنی ئەو خۆر ئاوابوونەی نەبێ هەموو کەسێک بە شێوەیەکی سادە و سانە چاوی لێەکە یعنی ئەوە وەکو شێوە خۆڕسکەکەی خۆی کە خۆر هەڵدێت و ئاوا دەبێ و حاڵەتێکی خەنەیی ئەنەخشێرێ بەڵامێکی تەنها ئەوە هونەرمەندە دەتوانێت باساوی بداتەوە کابوو لە ڕوانگەی هایدەگرەوە کە جنابەت ئاماژەکردی لە واقعیدا هونەر ڕووداوێکی حقیقەتە یعنی هونەر ڕووداوێکە کە باز لە حقیقەتێکەکە بەڵام ئستاتیکا چ دەورێکی هەیە لە ڕوانگەی فەلسەفی هونەرەوە جوانی دیارە سەرەتا جوانیە بەپێی ئەوەی کە ئەو فیلسوفانە باسەکەن جوانی بە دوای حقیقەتدا دەگەڕێ وانە ینی بە دوای حقیقەتدا دەگەڕێت کە ئەوەی کە لە سروشتەیە لە نێو بەتنی سروشتەیە بیداتە کۆمەڵگا ئستاتیکا چ ڕۆڵێکی هەیە لە نەخشاندنی هونەر لە فەلسەفەی هونەرە ئستاتیکا یا جوانی لە بەرهەمی هونەریە خۆی دەنوێنێ بۆ ئەوەی کە بزانین کە چ ڕۆڵێکی هەیە دەبێت باس لە لەقەکانی هونەر بکەین لە نزمترین ئاستەوە تا بەرزترین ئاست بۆ ئەوە بۆمان دەربکەوێت کە ئەم جوانیە چۆن لە بەرهەمی هونەریە خۆی دەبینێتەوە بۆیە من زۆتر ئێستا لە دیدگای هگلەوە باس لەم بابەتە دەکەم لە هگل لەسەر ئەو باوەڕەیە کە هونەر کردارێکی ئاوەتمەندانەی مرۆڤە بەڵام ناتوانین ئەو ئاکامگیریەی لێ بکەین کە هونەرمەند لە کاتی ئافراندنی بەرهەمی هونەریدا بە ئاگا بووە ئەمە مەسلەیەکی زۆر گرنگە ینی ئافراندنی بەرهەمی هونەری لە ڕاستیدا لە ئاگاییەوە سەرچاوە ناگرێت بەڵکو زۆتر پەیوەندی بە ناخوداگاوە هەیە هەر بۆیە دەبینین کە بەرهەمی هونەری بەرهەمێکی تەمومژاویە بەرهەمێکی ڕوون نییە وەکو زانست نییە بابەتی زانستی بابەتێکی ڕوونی بێتەمومژ و بێگرێگۆڵە بەڵام هەموو بابەتێکی هونەری هەموو هونەرێک پێویستە تەمومژاوی بێت یعنی لە واقع ئەساسەن هونەر تەمومژاویە لەبەرچی چونکە ناخوداگای مرۆڤ قوڵایی ڕۆحی مرۆڤ لە تایبەتمەندیەکی تایبەتمەندی تەمومژی هەیە و ئەم تایبەتمەندی تەمومژە و ئەم تەمومژاویە و ئەم تەماوی بوونە و ئەم ناڕوونیە و ئەم نائاشکاربوونە لە هەموو تابلۆیەکی هونەریدا ڕنگ دەداتەوە مەسەلەن ئەگەر بمەوێت بۆ نمونە ئەم شتێکی ئێستا باسمان کرد کە هونەر لاساییکردنەوەی سروشت نییە بەڵکو دەتوانێت لە سروش ئیلهام وەربگرێ من نمونەیەک لە شاری مەسەلەن مەولەوی خۆمان دێنمەوە کە بۆ ئەوەی کە ئەو شتێک کە هگل باسیەکە ڕوون بێ ئێمە لە تەبیعەتە پاییزمان هەیە ڕەنگی زەردمان هەیە سەهۆڵمان هەیە چارشێوی تەممان هەیە سووارمان هەیە چەمکێکیشمان هەیە وەکو خەم چەمکێکیش لە زێنی ئێمە هەیە کە پێی دەڵێن خەم بۆ ئەوەی کە خەم نیشان بدات تەماشای ئەم تابلۆیە بکەن کە مەسەلەن هونەرمەندێکی گەورەی وەکو مەولەوی کورد دەیخۆڵکێنێ کە دەڵێ مەولەوی تاوگۆزی بەڵێ پاییز زەڕ یەخجام چارشێوێ هەیتەم دێرن سوارن نەو عەروسی خەم یعنی هەموو تەبیعەتی هێناوە نەخشاندوێتی وەکو نەو عەروسی خەم ئەمە ئەسەری هونەریە لەم تابلۆیەدا تەمومژێکی زۆر هەیە و پێویستی بەوە هەیە کە کەسێک زمان بناسێ یعنی ئەگە کەسێک زمان نەناسێ ئەدەبیات نەناسێ خۆ ناتوانێت لەم شعرەی مەولەوی تێبکە بەڵام کەسێک کە زمان دەناسێ لەگەڵ ئەوەشدا کە ئەم شعرە تەمومژی هەیە بەڵام دەرکێکی شهودی و دەرکێکی حسی لەم شعرە پەیدا دەکا و کاتێک کە شعرەکە دەخوێنێتەوە دەچێتە حاڵەتێکی وەجد و شادی هەر ئەوەی کە فیساغورس باسیەکە کە دەڵێ من
کاتێک کە هاوکێشەیەکی بیرکاری حەل دەکەم ئەگەمە وەجد و شادی دەگەمە لە خۆ بێخود بوون هەرەوەی کە مەولەویش ئەو شارانی کەم نووسیومە هەمووی لە شەیداییان نووسیومە ئاگام لە خۆم نەبووە لە بێخودیان نووسیومە و ئەسەری هوەری دەبێ ئەو کاریگەریە لە مخاتەبا بکات لە بەردەنگ بکات و مخاتەب شەیدا بکات ئەو کاتەیە کە ئەتوانین بەوە بڵێن ئەسەری هوەری. مەسلەیەکی دیکە کە پێم خۆشە باسی بکەم لە ڕوانگەی هگلەوە ئەوەیە کە هوەر ئاکامی کردداری ئاوەزە بەڵام ناتوانین ئەو ئاکامگیریە بکەین کە هوەرمەند لە کاتی ئافراندنی ئەسەری هوەریدا وەکو باسماگر ناتوانێت بە ئاگا بێت و ناتوانێت خوداگای بە تەواوی بدوێت بەڵکو هەر هوەرێک دەربڕینێکی تەمومژاویە و خاوەنی ڕاشکاوی مانایی نییە هەر کەسێک هەر بەردەنگێک کە تەماشای تابلۆیەکی هوەری شعرێک موزیکێک دەکات مانایەک لەم هوەرە وەردەگرێت چونکە بە پێچەوانەی گوزارەی زانستی بەرهەمی هوەری خاوەنی ڕاشکاوی مانایی نییە هەر بۆیە یەکێ لە تایبەتمەندیە سەرەکیەکانی هوەر لە ڕوانگەی هگلەوە نەبوونی پێناسەیەکی ڕوونی ماناییە و ئەوەی لە هوەرا گرنگە ئافراندنە نەک ئاشکراکردنی ئەو شتێک کە لە پێشودا هەبوو وەکو لە مەسەلەن لە خۆر ئاوایەکە باسمان کرد کە تو تەماشاکەی خۆرنشینێک هەیە ئاشکراکردنی ئەو خۆرنشینە مەسەلەن لە نیگارێکە لە تابلۆیەکی نەقاشیدا ئەوە پێی ناڵێن هوەر بەڵکو ئەبێ ڕۆحی سۆبژکتیڤ ناسکار لە مادە خاڵەت کاوە بەرهەمێکی نوێ بخۆڵکێنێ بۆیە لە ڕوانگەی هگلەوە بە هیچ شێوەیەک هوەر لاساییکردنەوەی تەبیعەت نییە لە ڕاستیدا لە ڕوانگەی هوەرەوە ببورن لە ڕوانگەی هگلەوە ئێمە سێ شێوەی معریفەت یا درەوشانەوەی ڕۆحمان هەیە کە هگل پێی وایە نزمترین ئاستی درەوشانەوەی ڕۆح کە لێرە اختلافەکەی لەگەڵ هایدگرا دەردەکەوێت نزمترین ئاستی درەوشانەوەی ڕۆح هوەرەکە معریفەتێکی هەستەکیە باڵاتر لەوە ئاینە کە معریفەتی ئیدراکیە کە دەناچینە سەرەوە باسێکی قوڵە ڕەنگە بابەتی مەوزوعی ئێمە نەبێ و بانترین ئاستی درەوشانەوەی ڕۆحیە معریفەت فەلسەفەیەکە باڵاترین پێگەی درەوشانەوەی ڕۆحە جا هگل بۆ ئەوەی کە ئەم دیالکتیکە یا ئەم هەڵکشانەکە لە ئەسەری هوەریەوە لە تەلارسازیەوە دەست پێ دەکات بۆ شعر باس بکات خاوەنی نەزەریەکی زۆر گرنگە کە پێم وابێت لە دوای هگلەوە زۆربەی ئەو کەسانەی کە کاریان لە جوانناسیە کاریان کردووە لەژێر کاریگەری تئۆریەکەی هگلا بووە هگل لەسەر ئەو باوەڕەیەکە ئەوەی کە جۆرەکانی هوەر لە یەک جودا دەکاتەوە ئەوەیە کە هەر هوەرێک ڕێژەی ماتریاڵی تێدا زێدەتر بێ ئەو هوەرە لە ڕووی جوانی ناسیەوە لە ئاستێکی نزمتردایە بۆ نمونە تەلارسازی لە ڕوانگەی هگلەوە نزمترین ئاستی هوەرە لەبەرچی نزمترین ئاستی هوەرە تەلارسازی لەبەر ئەوەی تەواوی ئەو شتێک کە لە تەلارسازیە هەیە هەمووی ماتریاڵە هەمووی مادەی دەرهەستە کە تۆ دەتوانی لەمسی بکەی دەتوانی بیبینی دەتوانی بڕۆیتە ناوی مەسەلەن تەلارێک تۆ دەتوانی بڕۆیتە ناوی دەتوانی بە دەوریا بخولێتەوە دەتوانی لەمسی بکەی و دیاردەیەکی دەرهەستە بۆیە ئەم دیاردە دەرهەستە و چونکە لە تەلارسازیە بە تەواوی ئێمە لەگەڵ مادەدا و لەگەڵ ماتریاڵە سەر و کارمان هەیە ئەمە نزمترین ئاستی هوەرە کە ئەم مەسەلەن بۆ نمونە هوەری میسریەکان دێنێتەوە مەسەلەن لە ئەهرامی مەسەلەن ئەهرامەکانی میسر کە ئەمە نزمترین ئاستی هوەرە لە پەیکەرتاشیدا هگل باز دەکات لە پەیکەرتاشیدا بە تایبەتی لە
پەیکەرتاشی یونانیدا کە ئەو بە سەردەمی کلاسیکی ناو دەبات دەڵێ لە پەیکەرتاشیدا پلەیەک پەیکەرتاشی هەڵدەکشێت لە بەراورد لەگەڵ تەلارسازیدا دەرەجەیەک هەڵدەکشێت چونکە ئێمە ناتوانین بڕۆینە ناو پەیکەرەوە بەڵام لە تەلارسازیدا ئێمە توانین بڕۆین ناو تەلارەکانەوە لە پەیکەرسازیدا دەتوانین دەمسی بکەین دەتوانین بە دەوریا بخولێنەوە هەر پەیکەرێک خاوەنی درێژایی پانتایی و قوڵاییە سێ ڕەهەندی بە تەواوی مادی و ماتریاڵی هەیە بەڵام زیاتر ئەم ئەسەرە هونەریە زیاتر درەوشاوەیە لەبەر ئەوەی کاری هونەری زیاتری لەسەر کراوە ینی لە مقایسە لە بەراورد لەگەڵ تەلارسازیدا تراشکاری لە پەیکەرێکی لە پەیکەرێکە زیاترە هەر لەبەر ئەوە پەیکەرتاشی لە پلەیەکی سەرتر لە تەلارسازیە قەرار ئەگرێت پاش پەیکەرسازی نیگارکێشی دێت کە نیگارکێشی و موزیک و شعر لە ڕوانگەی هیگلەوە هی سەردەمی ڕۆمانتیکن و زیاتر پەیوەندی دەداتەوە بە ئەوروپای ڕۆژئاوا و ئەمانە هونەری ڕۆمانتیکن لە نیگارکێشیدا ئێمە پلەیەک زیاتر هەڵدەکشین کە وتمان لە پەیکەرسازیدا دوو سێ ڕەهەندی ماتریاڵی هەیە درێژایی پانایی و قوڵایی بەڵام لە تابلۆیەکی لە نیگارکێشیدا ئێمە زیاتر درێژایی و پانتاییمان هەیە و ڕەهەندێکی ماتریاڵی حەزف ئەبێت و ڕۆحی سۆبژکتیڤ ڕۆحی ناسکارانە زیاتر دەخاڵەتەکە لە تابلۆیەکی لە نیگارێکە لە تابلۆیەکی نەقاشیدا لە بەراورد لەگەڵ پەیکەرتاشی یا مەسەلەن تەلارسازیدا لە بەڵام کە پلەیەکی تر هونەر هەڵدەکشێ بە موزیک دەگات لە موزیکا نە درێژایی هەیە نە پانتایی هەیە و نە قوڵایی هەیە یعنی سێ ڕەهەندی ماتریاڵی لە موزیکا بە تەواوی حەزف دەبێ و دەسڕێتەوە و لەم ڕۆوە موزیک لە ئاستێکی سەرترا قەرار ئەگرێت و هەر ئەم قسەی هێگلیش ڕاستە ئێمە لە بەرامبەر موزیکێکە زیاتر ئەچینە ئەو حاڵەتی وەجد و شادیە تا تەماشای کاتێک تەماشای مەسەلەن تەلارێک دەکەین لەبەرچی چونکە ئەوە زیاتر لە ڕۆحی ئەمەوە نزیکە و زیاتر ڕەهەندە مادیەکانی تێدا سڕاوەتەوە و ئەمە نەزەرێکی زۆر گرنگە ینی دەڵێ هەر کاتێکە ڕەهەندی مادی زیاتر لە بەرهەمێکی هونەریە بسڕێتەوە ئەم بەرهەمە هونەریە لە ئاستێکی سەرترا قرار ئەگرێت کە لە موزیکا هیچ یەک لەو ڕەهەندانە قوڵایی درێژایی و پانتایی بوونی نییە تەنیا ئێمە ئالەتێکی موزیکمان هەیە کە لە ڕێگەی شەپۆلەوە لەگەڵ لە ڕێگەی شەپۆلەوە دەگا بە بەردەنگ و پێشتر میلۆدیەک لە زیهنی هونەرمەندە بوونی هەیە کە لە ڕێگای دەستەوە لەگەڵ ئالەتی موزیکەکە ارتباط بەرقەرارەکە و لە ڕێگەی شەپۆلی دەنگەوە ئێمە بە لەگەڵ ئەسەری موزیکا لەگەڵ بەرهەمی موزیکا بەرەڕوو دەبین بۆیە یەک ئەسەر هەیە ئەویش دەنگە یعنی یەک ئەسەری مادی یەک ڕابتی ماتریاڵی لە بینی ئێمە و موزیکا بوونی هەیە دەرەجەیەکی تر کە هەڵبکشین لە ڕوانگەی هێگلەوە ئێمە بە شعر دەگەین ینی شعر بەرزترین ئاستی هونەرە لە ڕوانگەی هێگلەوە و هەروەها لە ڕوانگەی هایدگریشەوە کە من دواتر دەچمە سەری بەڵام جیاوازیان هەیە جیاوازی لە نێوان ئەمانە هەیە ناکۆچێک هەیە لە شعردا هەموو ڕەهەندە مادیە ممکنەکان حەزف دەبێت یعنی ئێمە لەگەڵ ڕۆحێکی پاراو و لەگەڵ ڕۆحێکی ڕوت و لەگەڵ ڕۆحێکدا ڕۆحێکی بە تەواوی درەوشاوەدا ئێمە
ئێمە سەر و کارمان هەیە کە ئیتر ناتوانین لەوە زیاتر ئەسەری مادی لەو ڕۆحە مەسەلەن دابماڵین، یعنی ئیتر لە شعرە مادە و ماتریاڵ دەگا بە لانیکەمی خۆی و لەمڕۆوە شعر لە بەرزترین ئاستی بەرهەمی هونەریدا قەرار دەگرێت و شعرە کە ئێمە لە شهودی حسی لە هەموو شهودە حسیەکان لە کەواتە تەلارسازی پەیکەرتاشی نیگارکێشی موزیک و شعر لە هەمویان زیاتر لەگەڵ شهودی حسیدا لە شهودی حسی ئێمە نزیکترە. زۆر سپاس دیارە من دواتر داهاتمەتر ئەو پرسیارانە بەڕاستی ئەوەی کە مەسەلەن شعر چه ڕۆڵێکی هەیە لەم بەستێنەدا بۆچی شعر هەڵدەکشێ ئەوەی کە جەنابەت باسی کرد کابوو شعر بستێک لە باڵای هەموو هونەرەکانی دیکە بەرزترە لە ئەم چوارچێوەی کە جەنابەت باس کرد. بەڵام بۆ خۆتان جیاوازی بۆچوون لە مابەینی دیدگای هایدەگر لەگەڵ هێگل و هەتا نیچەی شەیە لە پەیوەندی لەگەڵ هونەرە، چون هایدەگر پێی وایە لە ڕوانگەی هێگل و نیچەوە هونەر جۆرێکە لە ریپرزنتیشن، ینی ئەوەی کە حاڵەتی لەزەتی هەیە، هەنی نەگەیشتوەتە ئەو ئەمقەی کە لە حاڵەتی ئەحساد بێتە دەر لایەنێکی شعوری پێ بدرێت. مەسەڵەن جەنابەت باسی مەولەوی کە زۆر باسە گروژان مەولەوی ئەتوانین بڵێن شاعرێکی ناتورالیستە باشە، یعنی ئەوەی کە ئەو تەشبیهەکە ئەوەی کە بەڵامێکی ئەوەی کە جەنابەت باس کرد پێناسەیەکی بەرجەستەکراو یا چوارچێوە داتاشە بۆ هونەر نییە، هونەر بە هەموو باڵەکاری و مەسەڵەن بۆ هونەر تۆ توانی تاریفی ڕازیار بێت، تاریفی شیمی بکەیت، تاریفی فیزیک بێت، بەڵامێکی ئەوەی کە جەنابەت باس کرد لەبەرەوەی کە شعر یا هونەر ڕگەزێکی یاخیە لەگەڵ زمان و خەیاڵە سەرۆکاری هەیە لە واقعدا ناتوانین تعریفێکی مشخصی پێ بکەیت. هەر لەو بەسەرەدا مەسەلەی مۆدێرنیتە لە ڕوانگەی هایدەگر ئەڵێ مۆدێرنیتە هونەر دەکوژێت، لەبەرێکە لەو حاڵەتە کە هێگل و لە واقعدا نیچە باسەکە هونەر ئەبێت ئامڕازێکی سەنعەتی. ئێستا پێم خۆشە لەو کە باسی هونەرمەند کێیە، یعنی ئەمە باسی ئەم مەخلوقە باسی ئەم چەمکە ئەکەین، وەڵامێکی خوڵقێنەری ئەم هونەرە کێیە، هونەرمەند یانی چی و چه تایبەتمەندیەکێیە هونەرمەند؟ فەرمووی. بۆی کە بزانین هونەرمەند کێیە من ئاماژە بەڕستەیەکی زۆر قوڵی چە دەکەم کە دەڵێت ئەگەر هونەر نەبوایە حەقیقەت ورد و خاشی دەکردین. ئەم ڕستەیی نیچە ڕستێکی زۆر قوڵە، یعنی ئەگەر لەم ڕوانگەوە بڵێم هونەرمەند کێ ئەتوانم بڵێم هونەرمەند ئەو کەسەیە کە بۆ ئەوەی کە حەقیقەت ورد و خاشی نەکات، کە ئەو حەقیقەتەش لە ڕاستیان مەرگە ئەگەر بە پێی ئەو مەرگ ئاگاهەیە کە بۆ یەکەمین جاریش هەر هێگل باسی کردووە کە مرۆڤ بوونەوەرێکی مەرگ ئاگاهە، یعنی تەنیا بوونەوەرێکە کە ئاگایی بەسەر مەرگی خۆیان هەیە. و هەر لەم پەیوەندیەدا سارتر باس لەوە دەکات کە هەموو کار و کردەوەکانی مرۆڤ پەیوەندی بە مەرگەوە هەیە، یعنی مرۆڤ لە خۆدەرچوونی هەیە، لە خۆدەرچوونی هەیە بەرەو خۆی، یعنی خۆی دەناسێت، لە خۆدەرچوونی هەیە بەرەو دیگەران، بەرەو دیتری، بەرەو ئەوی دی. مەسەلەی ئەڤین دەگرێتەوە، ئەوە مەسائلی کۆمەڵایەتی و سیاسی دەگرێتەوە. مرۆڤ لە خۆدەرچوونی هەیە بەرەو شت، بەرەو ئامراز، مەسەلەن حەزەکات مەسەلەن خاوەنی ماڵ بێت، حەزەکە خاوەنی ماشین بێت، حەزەکە خاوەنی ئامراز بێت، ئەو شتانە. و لە خۆدەرچوونیشی هەیە بەرەو بەرهەمی هونەری و هەموو ئەم کردەوانەکە مرۆڤەتی لە ڕاستیا پەیوەندی بە مەرگەوە هەیە. هەرەوەی کە هایدگر دەڵێت کە مەرگ و عەدەم لە هەموو کون و قوشبنەکانی بوونی مرۆڤدا ڕەخنەی کردووە. و ئەگەر بڵێن هونەرمەند کێیە، لە ڕاستیا دەڵێن هونەرمەند کەسێکە کە لە خۆدەرچوونی بەرەو جوانی هەیە و بۆ ئەوەی کە
بۆ ئەوەی کونوقژبنی و کونوقژبنی مەرگ لە دەرونی خۆیان پڕ بکاتەوە متەوەسلە بێ بە بەرهەمهێنانی هونەر بۆ ئەوەی کە دەزانێت کە خۆی بوونەوەرێکی متەناهیە دەیەوێت کە لە ڕێگەی هونەرەوە نامتەناهیەک خەلق بکەوە نامتەناهی بەئافرێنێ و هەموو ئەو چالاکیانەی کە مرۆڤ هەر لەو سەردەمەدا کە لە ئەشکەوتەکانە بەردی هێناوە بە ئەشکەوتاوە ویستوێتی جێگە پەنجەیەک بۆ خۆی دیاری بکە هەموو ئەم جێگە پەنجانەی کە لە مرۆڤ بوونی هەیە دەگەڕێتەوە بۆ لە ڕاستیە بۆ ئەو مەرگ ئاگاهیەی کە لە مرۆڤ هەیەوە لە هیچ بوونەوەرێکی دیکەدانە و تەنانەت مەڕێک کە بەرەو قەسابخانە ئەیبەن ئەو کاتەش کە چەقۆکە خەنە سەرگەردنی هێشتا هەر نازانێت کە دەمرێ چونکە هیچ تێگەیشتنێکی لە پرسی مەرگ نییە بەڵام چونکە مەرگ لە ڕۆحی ئینسانە ڕەخنەی کردووە هەموو کار و کردەوەکانی مرۆڤ پەیوەندی بە مەرگەوە هەیە ئەوەی کە قەتێک گۆرانی دەڵێت بۆ دوورکەوتنەوە لە حقیقەتی مەرگە ئەوەی کە کەسێ نەقاشیەکە بۆ دوورکەوتنەوە لە حقیقەتی مەرگە و ئەو کەسەش کە دڵی خۆش دەکا مەسەلەن بە هەندێ ئامرازی مادی ئەمەش دەڕاستیا پەیوەندی بە مەرگەوە هەیە و دەیەوێت ئەو خەیاڵی مەرگە و ئەو حقیقەتی مەرگە و ئەو حقیقەتەی کە ئێمە بوونەوەرگەلێکی متەناهین و بەرەو عەدەم ئەڕۆین ئەو حقیقەت لەو حقیقەتە ڕاکاوە بە شێوەیەک ئەو بۆشایانەی کە مەرگ لە دەرونی ئەوە پڕی کردوێتەوە دروستی کردووە ئەو بۆشایانە پڕ بکاتەوە بۆیە لە ڕوانگەی نیچەوە ئەگەر هونەر نەبوایە یعنی ئەگەر لەزەتی هونەری و شهودی حسی یا شهودی هونەری بوونی نەبایە ئینسان ئەوەندە مەشغوڵ دەبوو بەم مەسەلەی مەرگە ئەم مەسەلەی کە ئێمە چرکە بە چرکە بەرەو عەدەم دەڕۆین لە ڕاستیە مرۆڤ لە ڕووی ڕەوانیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕاستیدا ورد و خاشە بوو بۆیە لە ڕاستیدا هونەرمەند کەسێکە کە ئەم کون و قوشبنانەی کە مەرگ لە بوونی ئەوە دروستی کردووە بە ئەسەری هونەری دەوێت پڕی بکاتەوە و دەیەوێت کە ئەسەری بخۆڵکێنێت کە ئەم ئەسەرە نامتەناهی بێت ناسنوردار نەبێ یانی لە چوارچێوەی زەمانە قەتیس نەبێت بەڵام لە هەمان کاتە هونەرمەند کەسێکی لەباری شێوەی دەربڕین یا نیگارکێشان یا سازکردنی پەیکەرێک یا نووسینی شعر یا خوڵقاندنی میلۆدیەک کابوو جیاوازێکی لەگەڵ خەڵکی ئاساییش هەیە بۆی کە من پرسیارێکی دوم ناکەم ئەڕۆینە بۆی کە پاوزەیەکمان دابێت ساحەتێک وەربگرین بازەکان باسی هونەر و فەلسەفەیە و ڕەنگە هێندێکیش بە ڕەهەندی عیرفان و تەسەووفە تێپەڕ بێ بۆیە گوێگرین لە گۆرانێکی بەهجەدیەکە کە زاخاوی مێشێکمان دابێ هەم بۆ ئێمە و هەم بۆ بیسران و بینەرانی بەڕێزیش ئێوە و بەهجەدیەکە فەرموو شي سودايا عاقل لا دروما راسي سودايا مصفي خواتي او عشق خدايا مصفي خواتي او عشق خدايا
چاو بینایی نما کچی هر چاوریتا ریگای تو آگر ما بر دایم سرم لریتا هی لریتا یچک پیم آل درویش شدرویش یچک پیم آل شیتا هی شیتا من خون بیلانم کچی او دلم لانم زیتا من خون بیلانم کچی او دلم لانم زیتا کسی هر شام نادی هی نادی اواندم آزار نوشی زمانم بو بزریان هی زریان باسی بسر هاتی من بو تویردی سر زمان باسی بسر هاتی من بو تویردی سر زمان بوم صوفی خلوتی او عشق خدایا 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 بوم صوفی خۆشەویستان سڵاو مادون نەبن سڵاو ڕێز بۆ ئازیزانی کە ئێستا پەیوەست بوون بە ئێمە زۆر سوپاس بۆ بەژاریتان بەرنامەکەمان شەیر بکەن بەرنامەی ئێمە نییە لە دارودا کۆمەڵێکی دیکە بە دڵنیاییەوە ئەم بەرنامە بڕێوە بە هیوادارین ببێ بە بەرنامەیەکی گشتی بۆیە لە شەیرکردن و بڵاوکردنەوەی بۆی کە خەڵکی نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و بەشەکانی دیکە دیبین تکایە درێغی مەکەن بەپێی ئیمکان ئەو کارە بکەن زۆر سوپاسان دەکەین سڵاو ڕێز حورمەتمان هەیە بۆ ئەم کەسە بۆ هەموو لای کاگەر من یەک دوو پرسیار خولاسا کەم و کورتێکەمەوە هێمە زۆر باسی مارتین هایدیگرمان کرد مارتین هایدیگر فەیلسوفێکی ئەڵمانیە لە ساڵی 1889
لەدایک بووە لە ساڵی 1976 کۆچی دوایی کردووە ئەو لە ئەنجامی شعرێکی هۆڵدرلینگ شاعری گەورەی ئەڵمانی کاڵێ بوومەلەرزەیەکی فکری لە ئەو ڕوویدا شعرێکی نووسی بە نێوی هێرکونفهایم یعنی میلکان زێت یا وڵات دوایەوە باسی حقیقەتی هێناگۆڕێ ئەو زۆر تاکی دەکات کە ئاماجی هونەر پێکانی حقیقەتە ڕۆڵی شعر لێرەدا کە جنابەت باست کرد کەوتە درۆ شعر هەڵکشانە یعنی لە هەموو هونەرەکان ڕەنگە بۆی ئەو تعریفاتی کە جنابەت کرد باڵاتر بێت ڕۆڵی شعر چییە بۆ شعر هەڵەکشێ یعنی بۆ دەبێت شعر هەڵکشانی هەبێ پاشان ئەوە من دێم پرسیاری دوو مدیەکەم لە پەیوەندی لەگەڵ حاجی مەحوی و خودی هایدگرا لە پەیوەندی لەگەڵ حقیقەتە شعر بۆ دەبێت هەڵبکشێت لە وشاچوێ فەرموو هایدگر لەسەر و بڕواایە کە قۆناغەکانی مێژووی ڕامان یا قۆناغەکانی ئاگایی تەرتیبەکەی بەم شێوەیە یەکەم جار مرۆڤ ڕامانی ئوستورەیی هەبووە کە لە ڕامانی ئوستورەیی یا مرۆڤ تواوەیە لە سروشتا کاک مەجید دەنگ ئەفرم تواوەیە لە سروشتاواتە مرۆڤ چەقی گردوون نییە دوایەوە ڕامانی ئاینی دێت کە لە ڕامانی ئاینیە خوددا چقی گردوونە سنتەری بوونە دواتر ئەمە لە تەرتیبی لە خوارەوە بۆ سەرەوە خەڵکشانەکە وایە دوای ڕامانی فەلسەفی دێت کە مرۆڤ دەبێ بە چەق و دەبێ بە ناسکار دەبێت کێشەی دەنگمانەیە تۆزێکی وادار و کێشە سازیانی قەتە وەسڵە بێ فەرموو دەبێ بە ینی ڕۆحی ناسکار دێتە ناو مێژوو و دواتر ئێمە ڕامانی هونەریمان هەیە کە بەرزترین ڕامانە لە چاو ڕامانەکانی تر ینی هونەر هەم لە لای هێگل هەم لە لای هایدگر نوعی ڕامانە بەڵام لە لای هایدگر هونەر بەرزترین جۆری ڕامانە ینی لە ڕامانی فەلسەفی لە ڕامانی ئاینی لە ڕامانی ئوستورەیی بەرزترە وشعر لە لوتکەی ڕامانە قرار دەگرێت و هایدگر بە جۆرێک ئەو دیالکتیکەی هێگلی قبوڵە ینی هەر کاتێک لە ڕاهەندە مادیەکانی هونەرێک کەم دەبێتەوە هەڵکشاوتر دەبێت ئەمەی قبوڵە بەڵام پێی وایە کە لە شعرایەکە حقیقەت هەموو حجابەکانی خۆی فرەدەدا ینی لە شعرایەکە مرۆڤ لە ڕامانی شعریایە کە مرۆڤ بە تەواوی لە حقیقەت نزیک دەبێتەوە لە ڕوانگەی هایدگرەوە بە پێچەوانەی هێگل مرۆڤ ناتوانێت حقیقەت کەشف بکات لە ڕوانگەی هێگلەوە ڕۆحی ڕەها لە نەهایەتە لە سەرنجام حقیقەت کەشفەکە بەڵام هایدگر باوەڕی بەوە نیە کە حقیقەت کەشفە بێ و ئەم بیرروڕای هایدگرە لە واقع بیرروڕایکی ئیشراقیە ینی لە خۆرهەڵاتەوە هاتووە کە سەرچاوەکەی لە بوودایە دوایە زەردەشتە دوای ئەفلاتونە دوایەوە سوهرەوەردیە دوایەوە دێتە خودی هایدگر کە لە هایدگری دووەمە ئێمە هایدگرێکی بە تەواوی ئیشراقی دەبینین و پێی وایە کە لە شعرە دەڵێ ئەسەن مرۆڤ شاعیرانە لە زەویدا هێلانەی خۆی چێ کرد شاعیرانە لە زەویدا هێلانەی خۆی چێ کرد و لە شعرایەکە کە هەموو حجابە ممکنەکان خۆی فڕێدا مەسەلەن بۆ سەلماندنی ئەم قسەیەی مەسەلەن هایدگر پێم خۆشە نمونەیەک لە شعرێکی مەحوی بێنمەوە کە مەحوی باس لە دووریەکە یعنی ئەم شعرەی ئەم بەیتەی مەحوی باس لە دووریایە چ پەیکەرێک چ ڕستەیەک چ کتێبێک شتێک دەتوانێت بە ئەندازەی ئەم بەیتە شعرە لە حقیقەتی دووری نزیکمان بکاتەوە کە دەڵێت بەبێ بەزمی حزوری تۆ حرامم کردووە بادا نەوەک بشکێ بە نەشئەیمەی خوماری دەردی تۆی ینی لە کەمترین بە کەڵک وەرگرتن لە کەمترین وشە توانیوێتی مانایەکی زۆر بەرز
بخڵقێنێک کە ئێمە بە تەواوی لە حەقیقەتی دووری لە حەقیقەتی سەختی دووری نزیک بکاتەوە و ئیتر لەوە زیاتر ئێمە ناتوانین لە دووری نزیک بین. ینی من خۆم لە ئەدەبیاتی کوردیە لەم بەیتە لەڕووی لە بۆچوونی خۆمەوە. بۆیە شعر ڕامانی هونەری لە ڕاستیدا نزیک دەبێتەوە لە حەقیقەت، چونکە حەقیقەت ئێمە خۆمان بەشێکین لەم بوونە و بۆ نزیک بوونەوە لە حەقیقەت ئێمە پێویستمان بە ڕامانێکی قوڵی ڕۆحی هەیە و شعرە کە دەتوانێت ئەم ڕامانە قوڵە ڕۆحیە بەرجەستە بکاتەوە. هەر بۆیەکە لە شعرایەکە ئیتر حەقیقەت هەموو حیجابەکانی خۆی فرێدات و ئیتر لەوە زیاتر ئیمکانی نییە و لەو لەحزەیە کە شعر لە حەقیقەت نزیک دەبێتەوە حاڵەتێک وەجدێک دروست دەبێت، شادیەکی دەرونی دروست دەبێت کە ڕەنگە هیچ خۆشیەک یا هیچ لەزەتێک نەگاتە ئەو لەزەتە مەرزەی کە لە لەزەتی شعریە یا لە لەزەتی هونەریە بۆ کەسێک کە هونەر دەناسێ و بۆ کەسێک کە ئەو قۆناغانەی کە پێویستە لە هونەر تێبگا بڕیوێتی، چونکە هونەر ئاسانیش نیە تێگەیشتن لێی، پێویستی بە هەندێک مقدمە هەیە و پێشەکی هەیە کە تۆ لێی تێبگەیت. یعنی کەسێک لە شعری مەحوی تێناگات تا فەلسەفە نەزانێ ممکن نیە لە شعری مەحوی تێبگا، یا جوانی ناسی نەزانێ ممکن نیە لە شعری مەحوی تێبگات. بەڵام کاتێک ئەمانەی زانی ئیتر وەکو حەقیقەتێکی زۆر ڕەوان و وەکو حەقیقەتێکی ڕەوان وەکو ئاوێکی ڕەوان لە بەرامبەریان قەرار ئەگرێت بێگرێگۆڵ، ئیتر گرێگۆڵەکان نامێنێت چونکە ئەو پێشەکیانەی ئەو مرۆڤە تێپەڕ کردووە. من ئەلان دێ مەسەر ئەو مەسەلەی بەراوردێک لە نێوان حەقیقەت لە شعری حاجی لە شعری مەحوی و لە هایدگرە. بۆ خۆ دەزانی ینی ئەگەر چاو لێ بکەیت دەبینین شاعرێکی گەورەی وەک مەحوی 50 ساڵ پێش لە فیلسوفێکی وەک هایدگر لەدایک بووە و 70 ساڵ پێش ئەویش کۆشی دوایی کردووە. مەبەستم ئەوەیە ئەگەر ئاوای دەبین 1800 لە نێوان 1830 تا 1835 ئەگەر ئەو لەدایک بوو بێ هایدگر 1880 لەدایک بووە، مەحوی 1906 کۆچی دوایی کردووە، هایدگر 1976 کۆچی دوایی کردووە. بۆیە من پێم وایە کورد خاوەنی فەیلسوف نەبووە، ئەگینا کە باسی حەقیقەت دەکرێت ئامانجی هونەر دۆزینە گەڕانە بە دوای حەقیقەت، مەحوی زۆر لە مێژە شەیدا حەقیقەت بووە. نازانم دەنگەندەنگێکە داوای لەبوو نەکەم پێم وایە دەنگەندەنگێک پاشانیش پێم وایە کەسێکی وەکو زۆر بە کورتی باسیەوەکەم حاجی قادری گۆیی لە سەتحی شعر تێپەڕیوە گەیشتۆتە قوڵایی شعر. بۆیە ئەو باسی حەقیقەت دەکا 50 ساڵ پێش کەسێک وەکو هایدگر مەسەن دەڵێ لە دوو شرا دەڵێ لە حەق بێژی بووە بەحری ئەنە الحەق، هەر قەسیدێکم لە باتی جایزە واجب گەڕا قەتڵم بکەن واجب. یان دەڵێ تا زوڵمەتی وجودە تەریکی لە نووری عشق، سێبەر نەماوە هەتاوە کە مەحوی نەما خودا. مەبەستم بۆیە ئەگەر چاو لەوە بکەین کەسێکی وەکو مەحوی 50 ساڵ پێش هایدگر داهێنانەوە. بۆیە پێم وایە ئەو زیاتر لە ڕێگای تەسەووف و عیرفانەوە و لە ڕێگای تەریقەتی نەقشبەندیەوە تووشی بیر و ڕامان و بیرکردنەوە بۆ نەزەری جەناب لەو پەیوەندی چیە؟ بەڕاستیدا کولتوری ئێمە یا ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتی ئیشراقیە، بەتایبەتی ئەدەبیاتی کلاسیکی ئێمە، ینی هەموو ئەدەبیاتی کلاسیکی ئێمە ئەدەبیاتێکی ئیشراقیە کە هایدگر لە هایدگری دووەمە لە ڕاستیە دەچێتە سەر ئەو خەتە. ئەڵبەتە من نەمبینیوە کە لە شوێنەکە کە هایدگر لە چی متەئەسر بووە، ئەوانە ئاگاداریکی ئەو تۆم نییە، بەڵام بە تەواوی لە ئیشراقی خۆرهەڵاتی نزیکە بێتەوە هایدگر. و لە ئیشراقا ئێمە لە ناو کووردا دوو فیلسوفی گەورەمان هەیە، یەکیان زەردەشتە، یەکێکیشیان سۆهرەوەردیە.
کە سوهرەوەردی فیلسوفێکی جیهانیەوە هەروە زەردەشتیش خاوەن ماریفەتێکی جیهانیە کە کاریگەریکی زۆری لەسەر مەسەن فەیلسوفێکی مەزنی وەکو مەسەلەن نیچە داناوە کە نیچە ئەفلاتون نەق دەکات ینی دژایەتێکی زۆری فەلسەفەی ئەفلاتونەکە بەڵام تەماشاکەین لە وا ئاخاب زەردەشتا چۆن باسی زەردەشتەکە و خودی نیچەش نەک بە تەواوی وەکو هایدگر نوتفەهایەکی ئیشراقی لە نیچە هەیە وەروە لە کێرکیگاردیشا هەیە لە ڕاستیەکەی ئەوەیە کە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئەم فەلسەفەی ئیشراق بڵێن لە بوودا و زەردەشتە چۆتە ناوی یونان و لە ئەفلاتونەوە لە ڕاستیە لە ئەفلاتونەوە بە فەیلسوفە غەربیەکان تاندازەیە گەیشتووە بەڵام لە ناو خودی کووردا ئێمە سوهرەوەردیشمان هەیە فەیلسوفێکی بە تەواوی ئیشراقیە کە ڕێزێکی زۆر بۆ زەردەشت و بۆ بوودا و بۆ ئەفلاتون قایلە و لە ڕاستیە یارسانەکان یا کەلامی یارسان یا طریقەتی نەقشبەندی ئەمانە هەمووی لەناو ئەو پاشخانە ئیشراقی کوردیا لە ڕاستیا سەریان هەڵداوە لەناو هەموویانە ئەو ئیشراقە دەبینین بە تایبەتی تر لە مەحوی و لە مەولەویە لە ڕاستیا دەگاتە ئەوجی خۆی و ئیتر لەوە سەرکەشتر ئیتر ئەتوانین بڵێن قابلی تەسەور نییە بەڕاستی زۆر سپاس دیارە خۆشەویستان زۆر بەخێر بێن کۆمەڵێک خۆشەویست تازادون خناڵم کە من قساکەم کێشەی دەنگمەیەتی مابێت کاکادر شتێکی نووسی بوو کاکادری هونەرمەند کاکادری ریاضی هونەرمەندی ناچاوی کە مەبەستی زیاتر مەحویە نەک حاجی قادر لەو باشە نەبین دایە ئەو مەسەلەی تەسەوف و مەسەلەی طریقەتی نەقشبەندی یان طریقەتی قادری بۆخۆزایەوە دوو طریقەتی یاخین بە تایبەتی طریقەتی نەقشبەندی طریقەتێکی یاخیە نوێنەری داخوازی چین و هەژاران بۆ کاتی خۆی دوای تێکچوونی دەسەڵاتی بەبەکان یا بابانەکان لەو پەیوەندیە ئەڵێم مەحوی تووشی بیرکردنەوە بووە بۆیە کاری فەیلسوف ڕەگە مەحوی فەیلسوف نەبوو بێ بەڵام کاری فەیلسوف بیرکردنەوە وەڵامدانەوە بە پرسیار و ئەگەرەکان پێم خۆشە شاعرانی بەزی وەکو نالی و مەحوی و حاجی قادری کۆیی و مەولەوی و ئەوانە دەتوانن بیرکردنەوەیان لە سەردەمی شێعری کلاسیزمی کوردیدا بیرکردنەوەیەکی فەیلسوفانە بووە ینی بەڕاستی ینی لە ڕەهەنگی شعر وەکو هونەری ئستراتیجی وەکو جوانکاری گوزراون ڕۆیشتە عمقی پرسیارکردن ئایا ئێمە دەتوانین شانازی بە کەسانی ئاوا بکەین؟ بەڵێ لە ڕاستیە هەروەکو چۆن پێدا هەڵگرتنەکانی هایدگرت باس کرد بۆ شاعرێکی وەکو هۆڵدرلین ینی لە خوێندنەوەی شعری هۆڵدرلینەوە شۆڕشێک لە دەرونی هایدگرە پەیدا دەبێەوە باسیشمان کرد کە لە دیری فەیلسوفێکی وەکو هگلەوە هونەر خۆی ڕامانە ینی تەنیا فەلسەفە ڕامان نییە فەلسەفە جۆرێک ڕامانە هونەری جۆرێ ڕامانە کە هایدگر پێی وایە کە ڕامانی هونەری بەرزترین جۆری ڕامانە بۆیە ئەم لە ناو شاعرانی کلاسیکی ئەمە بە تایبەتی لە مەولەوی و لە مەحویە ڕامان دەگاتە لوتکەی خۆی ڕامانی فەلسەفی لە شارەدانی لە زۆرێک لە شارەکانیا دەگاتە لوتکەی خۆی و ئەمە پەیوەندی ینی ئەمە لە خۆ نەهاتووە پەیوەندی بەو پاشخانە ئیشراقیەوە هەیە کە لە زەردەشتەوە و لە سوهرەوەردیەوە دواتر دێتە سەر معریفەت ناسێکی مەزنی وەکو مەولانا خالید و هەموو ئەمانە لە وەپەی و هەروە پەیوی یارسان کەلامی یارسان شارەکانی بابا تاهر و هەروەها دێتە ناو قوتابخانە و ڕێبازی نەقشبەندیەوە کە هەموو ئەمانە لە خودی کەسایەتی مەولانا خالد متأثر بوون شارێکی وتووە بۆ مەولانا خالدی نەقشبەندی مەحوی کاگەریستان ئێفوێنێتەوە ئەو وەختە گەورەی مەسەلەن ڕامانەکانی مەولانا خالد تێدەگا ینی لەوێدا مەحوی خۆشی بە قوتابیەکی مەولانا خالدیش تەماشا ناکە ینی مەحویە کە ئۆقیانوسیەکە
ئاوا تەماشایانی و شارە زۆر قابلی تەحمولە بەڕاستی و شاری کە بۆ حاجی بۆ مۆلانا خالێدی نەقشبەندی وتی لە ڕاستیا ئەمە پاشخانی ئێمەیە و هەر بۆیە شتێکی زۆر سروشتیە کە شاعرانی کلاسیکی ئێمە شعرەکانیان پڕە لە ئیما و ئاماژە و ئیشارە بەم پاشخانە ئیشراقیەی کە لەناو ڕامانی ئێمەدا هەیە. گەرەوەی کە باسی تریقەتی نەقشبەندی ماەوە ئەتوانێت باسێکی تایبەت بێ و پەیوەندی شەر لەگەڵ ئەو تریقەتانە بۆ خۆ نەزانی ئەو تریقەتانە زیاتر لە کولتوری دەوڵەمەندی هندەوە تا حدێکی زۆر وەرگیراوە یعنی ئیلهامیان لەوان وەرگرتووە یا لەوانیان وەرگرتووە هەوەی بەڕێز کاک قادری ئەلیاسی هونەرمەند ئیشارەی پێکرد پێمایە من بە هەڵە دەباتەوەی کە بڵێم ئەوە شعری مەحویە وتمە شعری حاجی قادری کۆیداوای لەبوورنەکەم ئەگەر شتێکی وا لە من ڕوویدابێ حضوری زێنم نەبووە. کاک عرفانی خۆشەویست وەکو دوا پرسیار بۆ خۆ دەزانی ئەمە بەڕاستی ڕەهەندێکی فرەلایەنە با زۆر هەڵەگرێت چەندین دیبەیت و بابەت و مژاری لەسەردانەی وەختەکەشمان لە کاتی پەشی تێپەڕ بووە وەکو ئاخر پرسیار شعر وەک هونەر کە لە ڕێگای خەیاڵەوە دەڕسکێ و لە ڕێگای سحر و جادووی زمانەوە دەڕێسێندرێ چۆن دەتوانێت لە نێوان خۆ ئاگا و نائاگادا هاوسەنگی ڕابگرێت. پێم خۆشە دوابۆچوونی جنابت وەرگرم دوا وڵام بۆ پرسیارە و دوای ماڵاوایی لە بینەران و بیسرانێک. زۆر سپاس پرسیارێکی سەرنجڕاکێش بوو لە پرسیارێکی زۆر گرنگە چونکە هەموو هونەر دیالکتیکێکە یا پێکدادانێکە لە نێوان خوداگا و ناخوداگادا. خوداگا وەکو سیستمی زمان سیستمی مەحریفەتی نووسراو و ناخوداگا وەکو ڕۆح وەکو لایەنی شهودی حسی. جا لەم پەیوەندیەدا ئێمە شارێکی زۆر سیر و زۆر قوڵمان لە ئەدەبیاتی کوردیا هەیە کە من تا ئێستا نەمبینیوە هیچ کوردێک ئاماژە بەمە بکەیانی من نەمبینیوە کە گۆرانە کە لە شاری هەڵبەستی دەروونە ئاماژەیەکی زۆر جوان بەم پێکدادانی خوداگا و ناخوداگایە دەکات لە شارە. ئەو هەڵبەستەی کە من هەندێکم ڕەنگە لەبەر بێ باسی دەکەم دەڵێ هەرچەند دەکەم ئەو خەیاڵەی پێیمەستم بۆ مناچێتە ناو سوارچێڵەی هەڵبەستم لێکدانەوەی دەروون قسەی زمانم بۆچی وەها دوورم لە یەک نازانم ئەمویت دەروون بکرایە وەک تۆمار دەرکەوتایە دنیای جوانتر لە بەهار دەرکەوتایە هیوا ئاوات خەوبینین پرشمدارتر لە ئەستێرەی قوبەی شین دەرکەوتایە مانای مەنگی دەریایی کە نەرمەبا لە ڕووی ئەدا ئەسپایی دەرکەوتایە ئەو جیهانەی کە شعری بێ فرمێسکە و زۆرتر لە فرمێسکە دری بەڵام ئەفسوس کە ئەو شارە جوانانە باڵارێکن جێناهێڵن هێلەکانە لەناوەوە دەجریوێنن دەخوێنن هەرگیز قەڵەم لە کاغەدا ناهێن. جا گرنگی ئەم شارە لەوەدایە کە لە ڕوانگەی گۆرانەوە ئەو شعرەی کە لە دەرونی مرۆڤ هەیە وەکو باڵدارێک کە لە ناوەوە دەخوێنێت و نافرێت هەرگیز قەڵەم بە کاغەزا ناهێنێت ئەو لایەنە شهودە ڕۆحی شهودە حسیە زۆر بەرزترە لەوەی کە لە سیستمی زمانە دادەڕێژرێ. ئەڵێ ئەفسوس کە ئەو هەموو خەیاڵە جوانە کە لە دەرونی منا هەیە لە ڕاستیدا زمان تەنگە بۆ دەربڕینی بەڵام لە عینی حاڵیشە بەم شعرە هاتووە ئەو پێکدادانی نێوان خوداگا و ناخوداگایی لەم شعرە ئەمیقە لەم شعرە قوڵ و جوان و پڕنێوەرۆکەتدا دەربڕیوە کە بەڕای من ئەم شعرە یەکێک لەو دەقە ئەدەبیانەیە کە بەڕای من دەبێت کورد شانازی پێ بکە یەکێک لە قوڵترین شعرەکانە کە من تا ئێستا لە ئەدەبیاتی کوردیا بینیمە ئەو شعرەی گۆران زۆرتر ڕۆمانتیکە و زۆرتر لە تەوسیفی تەبیعەتە زۆر شارەزایە بەڵام ئەم شعرەی زۆر فەلسەفی و زۆر شارێکی قوڵ. دیارە مامۆستا گۆران تا پێش بکرێت داوی سیاست ئەو شعرە سروشتەکانی بێحەد جوانە قسەی تێدانێ بەڵام ئەو شعرەش تمایەوەیە ینی جاری وایە هەستێکەیە زمان لە بەرامبەریە کۆڵە ینی فەقیرە ناتوانێت بەڕاستی بێنێتە نێو قاڵبەوە
کاگەرفان زۆر سپاس بۆ بەشداریت بابەتەکە فرەلایەن وەکو باسم کرد هیوادارم کە دەرگایەکمان کردی بێتەوە بۆ بابەتەکانی داهاتوو بۆ باسەکانی داهاتوو لەسەر ئەم بابەتانە بەڵام پەیامی فەلسەفەی هونەری شعری لەلای مەحوی مەزن لەسەر حەقیقەتی حەق ئەوتوی حەقیقەت بەدوای حەق ئاگەڕێ پێم وایە بۆ شعرە کۆتایی کردێنم بە ئیجازەی خۆت زۆر باش دەبێت زۆرتری باسەکەمان لەسەر هونەر و گەڕان بەدوای حەقیقەتتا بوو کە دەڵێ بە حەق هەر حەقا ئەڵێ بە حەق هەر حەق ئەڵێ بە حەق هەر حەق بە ناحەق ناحەقم وتووە لە ڕۆژێ بووم بە حەق هەر حەق بە ناحەق ناحەقم وتووە لە ڕۆژێ بووم وەکو مەنسوور ئەگەر بیشم کوژن ناکەم لە حەق لادەم زۆر سپاس ئێوارەی هەموو لایەکتان خۆش زۆر سپاس بۆ بەژاریتان کۆتایی بەرنامەکەمان گوێبیستی دەنگی هونەرمەندی خۆشەویست و کۆچکرد و ئەبازی کەمەندی دەبین ماڵتان ئاوا تا کاتێکی